ئەمڕۆ بە سەرپەرشتی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی لە دەبەشان ئەنجام درا و بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئاشکرایە کە دەبەشان شوێن و بارەگای سەرۆک مام جەلال بووە و لەو شوێن و بارەگایە هەمیشە بڕیاری ستراتیجی بڕیاری چارەنووساس دراوە و بۆیە ئێمڕۆ ئێمەش بڕیارماندا کە لێرە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئەنجام دەین و یەکەم کۆبوونەوەکەمان تاوتۆی بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بکەین و لەو کۆبوونەوەدا باسی چەند خاڵێکی گرنگ کراوە کە پەیوەندی بە وەزعی ئێستای هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و دنیا هەبێت کە ئەویش ڤایرۆسی کۆرۆنایە و کۆبوونەوەکە بڕیاریدا کە هەموو دام و دەستگایەکانی یەکێتی هەموو ئۆرگانەکانی یەکێتی پابەند بن بە ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا چەند بڕیارێکی تر درا. یەکێک لەو بڕیارانە ئەوەیە کە مەکتەبەکان هەموو مەکتەبەکان بەرنامەی کاری خۆیان ئەبێت بۆ ماوەیەکی دیارکرا و ئامادە بکەن و لە کاتێکی نزیکیشدا لە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیار لەسەر بدرێت و بۆ ئەوەی بە زووترین کات دەست بەکار بن و هەمومان بە یەکەوە دەست بەکار بین و بەرنامەی سیاسی یەکێتی و بەرنامەی کاری خۆمان بۆ جەماوەری خۆمان بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرا بکەین و دەست بەکار بین لەسەری.